على سەردەمی گەنجیەوە من دەستم بە خەباتی نەتەوەیی کردووە و چەند جارێک لەلایەنی داگیرکەری کوردستانەوە وەکو سەدام حوسێن گیرام و چەند کەسێک لەگەڵمانە ئیدام کردیان، بەڵام من خۆم ڕاگرت لە دوای ماوەیەک بەربووم. لە پاش ئەوە ئەتر ئەم سیستەمە ئەم حیزبان بەدڵ نەبوو حکوومەتەکە تەماشاکەم لەگەڵ داگیرکەرانی کوردستانە بەردەوام من بە تایبەتی لەگەڵ تورکیا و ئێران و عێراق لەبەر ئەوەی وتم ئەو خەباتی کردومە بۆتە خەباتێکی ملکەچی بۆ داگیرکەران ئەتر پەیوەندی کرد بە هەواڵانەوە. لە شوادی مانگی شواری 1990 دوای گیرانی سەرۆک ئاپۆ ماڵم تەقینرایەوە لەلای حیزبێکی دەسەڵات و بە هاوکاری میتی تورکی بۆ خۆی شەیدبوونی دایکم خۆم و خێزانەکەمیش 15 ڕۆژ لە ئیمەرجەنسی سلێمانی خەوتین، بەڵام ئێستایش هەر ئازارە کێشین، ئێستایش هەر هەموو گیانمان هەموو پڕی لە پرش و شتانەیە. بەڵام بەداخەوە ئێستا تەماشا ئاکەیت داگیرکەری تورکیا بە هاوکاری ئەم حکوومەتەی کەوا پێ ئەڵێن حکوومەتێکی کوردی تەماشا ئاکەیت یارمەتی ئەدەن هاوکاری ئەکەن بە هەمووی چەشنێک وەکو سیخوڕی وەکو جار وهەیە بە هەوو شەکداری یارمەتی ئەدەن خاکمان داگیر ئەکرێت بە پاساوی ئەوەی کەوا پەکەکە لە باشوورە، بەڵام پەکەکە تەنها لە باشوور نییە، پەکەکە لە ئەنقەرەیە، پەکەکە لە ئەستەمبوڵە، پەکەکە لە هەموو کوردستانە، چکەم لە هەر شوێنێک کێشەی کورد هەبێ کورد هەبێ پەکەکە لەوەیە. نەخێر بە هیچ شێوەیەک ڕەتی ئەەکەمەوە بە هەموو شێوەیەک دژی ڕائەوەستم ئەگەر خوا نەخواستە کارگەیە ئەو کاتەی من بەم شێوەیەکەوە تەمەنم ئێستا لە ناو 70 ساڵانە چەکەڵەگرم بە هەموو شێوەیەک دژی ڕائەوەستم ناهێڵم لەوە زیاتر خاکم داگیر بکرێت. و لێدوانەی هەڵکان زۆر ڕاستە، قسەکانی مێژوویە، قسەکانی بویێری واقعیە، بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە لەسەر خوێنی شەڕی ناوخۆ دروست بوو. وتیان ئەگەر شەڕی ناوخۆ نەکەن پەکەکە لەگەڵ پەکەکە شەڕ نەکەن ئێمە دانانین بە بوونی پەرلەمانی کوردستانە، بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان ئفلیجە، پەرلەمانی کوردستان کۆیلەی دەست دەسەڵاتە بە تایبەتی بنەماڵەی بارزانی ئەوسە بنەماڵی تاڵەبانی. ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەم پەرلەمانە ئفلیجیا نیمان، لەگەڵ ئەم حکوومەتە گەندەڵ و دزیان نیمان. ئەم حکوومەتە هەر هەموو سامانی سەرزەوی ژێرزەوی پێشکەش بە وەردۆغان و مەهاپە کردووە. ئێستا ئەم هەموو هێز و توانایە هەیە، باشە بۆچی ئەم هێز و توانایی سەرزەوی ژێرزەوی باشووری کوردستان بەو شێوەیە تورکیا شەڕی کورد دەکات؟ شەڕی پەکە نییە، پەکەکە وێنەری گەلی کوردە ڕاستە، بەڵام شەڕی هەموو کورد دەکات. باشە پەکەکە خۆ لە لیبیا نییە، پەکەکە خۆ لە سودان نییە، پەکەکە خۆ لە قەتەر نییە، پەکەکە خۆ لە یەمەن نییە. چی مانایتیایە؟ ئەمە شتەکە کەوا لە سەتای قسەکانە وتم تورکیای فاشست ئۆردۆغانی خوێنڕێژ قێزەوەن لەگەڵ مەهاپەوە تەنها خەونێکی دەوڵەتی عوسمانیە، ئەوەی شتێکی نەزۆکە، بەڵام تەنها لە کۆتایە ئەوەنە ئەڵێم داوام هەیە لە هەموو گەنجانی کوردستان، لە هەموو گەنجێکی نێونەتەوەیی بەشداری بکەن، هاوکاری هەواڵان بکەن، هاوکاری گەریلا بکەن. ئەوەشی ناتوانێت بەشداری بکە باوە یارمەتی بدە بە هەر شێوەیەک، یارمەتیەکە مادی بێت یاخود معنەوی.